محەممەد عنتەر جارێکی تر بروسچی بەرەو سەرکەوتنێکی تر بردوو. بروسچی گەیاندا دو هەنگاو بۆ گەیشتن بە خولی پلەیەکی کوردستان. لارەکانی قۆناغی کۆتایی خولیانە پلەدوەکانی کوردستان لە کۆمەڵە یەکەم دوو یاری بەڕێوە چوو. یەکێکیان لە نێوان بروسچی خاوەن ماڵ و شێخانی میوان بوو. بروسک لە سەرەتاوە باشتر دەرکەوتوو. فشارەکانی بۆ سەر گۆڵی شێخان دروست کردی بوو. تیپی میوانیش بە هێرشی هەڵگەڕاوە بەرپەرچی دەدایەوە. لە خولەکی 38 محەممەد عەبدوڕەزاقی ناوبژیوان فیکەی لێدانی سزای بۆ بروسک لێدا و محەممەد عنتەر سەرکەوتوانە جێبەجێ کردو. بروسچی کردە خاوەنی گۆڵی یەکەم. لە نیوەی دووەمدا تا ڕادەیەک ئاستی هەردوویانە لە یەکترەوە نزیک بوو. یانی شێخان چەند جارێک هەوڵی تۆمارکردنی گۆڵی بەرامبەری دەدا، بەڵام هەوڵەکانی زیاتر لە دەرەوەی ناوچەی سزا بوو. دوور بوو لەسەر گۆڵی بروسک. هەردوو یاریزانی ئەنەی بروسک شەهرام و جێگر لە باڵی چەپ و ڕاست بوونە سەرچاوی مەترسی بۆ سەر گۆڵی یانەی میوان و چەند جارێک لە هێڵی بەرگری یانەی شێخان تێپەڕ بوون. لە خولەکی 83 بەهۆی دەرچوون لە گیانی وەرشی یوسف عەبدولئیسلام یاریزانی یانەی شێخان کارتی سووری وەرگرت. دوای تەنها دوو خولەک محەممەد عنتەر خاوەنی گۆڵی یەکەمی بروسک توانی گۆڵی دۆم و بردنەوە تۆمار بکات. محەممەد عنتەر لەم تۆپە بە عنتەری گۆڵی کرد، چونکە هیچ ڕۆڵێکی نەبوو لە دروستکردنی هێرشەکە، تەنیا مانەوەی بوو لەگەڵ گۆڵ. بروسک یاریەکەی بەنجامی دوو گۆڵی بێبەرامبەر بردەوە. سپاس بۆ خواتوانیمان ئاستەش باش پێشکەکەین دەستخۆشی لە هەموو یاریزانەکان و سافی ڕاهێنەران دەکەم. بەڕاستی باش خۆمان ئامادەکرد بۆ ئەو یاریە. بەڕاستی زۆر دڵخۆشم ناتەوە ئەو وەسفەی ئەو هەستێکە وەسف بکەمەوە. ئینشاءڵڵا یەک یاری ماماوە، ئینشاءڵڵا ئەو سێ خاریش بەدەست بینم و تایم سەرکەوین بۆی پلەیەک ئینشاءڵڵا. ئێمە هاتمان طموحمان فەوز بی، هیچ فکر دۆریانمان نەبی. هاتمێنێ بەلێ ئەڕضیەی ساحە تاسیر لێمان کرد. ئێمە ساحەیمە صناعیە، زۆر تاسیر لێمان کرد و لیاقەمانیش باش نەبوو ڕاستی. یانەی پیرۆزبایی لێ دەکەین، طموحیان زۆر بی و لاعبیان شەبابی و لیاقەیان زۆر باش بی. زۆر محاولەمان کرد پشتی گۆڵیەکە ئێمە بگەڕینەوە جارێکتر لە تۆپانە گۆڵ تەعادل بینین، بەڵێ نەمانتوانی. بەڵێ بەتەئکید ئینشاءڵڵا کارداوانەکمان دابیتن بۆ تۆپانە بێت، با بزانم لەگەڵ شەقڵاوەیە. بەم شێوەیە بروسک دوای بردنەوەی ئەم یاریە تەنها هەنگاوێکی ماوە بۆ خولی پلەیەک. یاری داهاتووشی بەرامبەر ئاسۆ دەبێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.